کۆمەلگایەکی گەنج و توانایەکی مرۆیی پێویست لە هەرێمی کوردستان. ئامانجی حکومەتی هەرێمی کوردستانە کە پەرا بە توانای گەنجان بدا بۆ ئەوەی خۆیان لە بازاڕی کاردا بدۆزنەوە. بە پێی دوایین ئاماری وەزارەتی خوێندنی باڵای حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵدا نزیکەی 400,000 قوتابی چوونەتە زانکۆ و پەیمانگاکان. ئەمەش دەبێتە ژێرخانێکی باشی ئابووری ئەگەر بێت و لایەنی پەیوەندیدار کە حکومەتی هەرێمی کوردستاندا هەروەها کەتی تایبەت بتوانن پەرا بە تواناکانی گەنجان بدان لە هەرێمی کوردستاندا. تا کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵم بمێننەوە توانا و داهێنانی کۆمەڵێ گەنجتان پێ ئاشنا دەکەم لە هەمان کاتیشدا کۆمەڵێ پێشنیار هەم بۆ لایەنی پەیوەندیدار هەمیش بۆ ئەو گەنجانە کە چۆن بتوانن خۆیان لە بازاڕی کاردا ببینەوە. لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. راپۆرتی نێودەوڵەتی گەنجان لە جیهاندا ژمارەی گەنجان 1,200,000,000 گەنج لە نێوان تەمەنەکانی 15 بۆ 23 ساڵی. گەنجان 16 دانیشتوانی جیهان پێکدێنن. پێشبینیەکان تا ساڵی 2030 لەسەر ڕێژەی گەنجان 7 زیاد دەکات. ژمارەکەیان دەبێتە 1,300,000,000 گەنج. 18 گەنجان لە جیهاندا بێکارن. لێرەوە بەشێک لە توانای گەنجانی هەرێمی کوردستاندان پێ ئاشنا دەکەم کە لە سەرەتای دەستپێکردنیانن بۆ دنیای بازاڕی کار. ئەوان بە هەندێک پێداویستی سەرەتایی کاری گەورە ئەنجام دەدەن بۆ ئەم هەرێمە تازە پێگەیشتووە کە دەبێتە یاریدەدەرێکی باش و بۆ پێشکەوتن لە هەندێ سێکتەری جۆرا و جۆردا. من وەکو قوتابی لە بواری هەندەسەی کۆمپیوتەر هەستان بە دروستکردنی ڕۆبۆتێکی زیرەک کە دەتوانی لە ڕێگەی کۆمپیوتەرەوە ئیعازی ڕۆبۆتەکە بدەیت هەر شوێنێکت بێ بیدۆزێتەوە. ئەو ڕۆبۆتە دەتوانی لە هەموو لە زۆر بوار بەکاری بهێنی. یەک لەو وارە بەسیتان ئەوەیە کە لەو ڕێستۆرانتە وەکو سێڤس خواردن شتیوا بگوازێتەوە. یەک کەس لەسەر کۆمپیوتەرەکە ئەدرێسی مێزەکە یان ژمارە مێزەکەی پێئەدا ڕۆبۆتەکە ڕێیەکەی دەبینێتەوە. ئەگەر ڕێژ قەپاتبی دەگەڕێ هەتا ڕێیەک بدۆزێتەوە بۆ مێزەکە. من قوتابیم لە بەشی ئەندازیاری سۆفتوێر کۆتا ساڵمە کە پرۆجێکتێکم دروست کرد لە بوارەی مێدیکەڵ کە تایتڵی ئەوەیە detection of diseases using computer-aided systems and deep learning. Case study of COVID-19. Am projecta ئەوە یارمەتیدەرە کە بە سیستمێکی کۆمپیوتەر ئەوە ڤایرۆسی کۆرۆنا ببیندرێتەوە لە ناو سیتیسکان و ئەکسڕێ. هەموو گەنجێک it's unlimited توانایان unlimitedە و بەس ئەوەندەیە سەپۆرتمان دەوێتن حتا بتانین تاڵنتەکانی خۆمان دەربخەین. لە هەرێمی کوردستان دەیان ڕێکخراوی ناوخۆیی و بیانی بوونی هەیە کە لە ڕێگای پرۆژەی جۆرا و جۆرەوە دەستگیرۆیی گەنجان دەکەن بۆ ئەوەی توانا و داهێنانەکانیان لە بازاڕی کاردا بەگەڕ بخەن و سربەستانە کاری خۆیان ئەنجام بدەن. ئەمەش هەم پێویستی بە پاڵپشتی هەیە و بۆ ئەو گەنجانە و هەم خودی گەنجەکەش دەبێت پەرە بە تواناکانی خۆیان بدەن. گەنجان چۆن دەتوانن خۆیان لە بازاڕی کارا ببینەوە لە هەرێمی کوردستان؟ طبعاً دوو بابەت لێرە هەیە. بەشێک تێدا ئامادەبوونی گەنج، دوو ئامادەبوونی بازاری کار. دروستکردن و ئامادەکردنی بازاری کار زیاتر نوخەبی ئێستا بڕیار بەدەست و بەتایبەتی ئێستا حکوومەت چونکە گەورەترین مەکینەیە بۆ دروستکردنی ئابوور و کولتور و بڕیار دەبێ ئەمە خۆی ئامادە بکەن و بازارەکانی دوای قۆناغی نەوت ئامادە بکاتن. لە دیوی تر گەنج ئەبێ خۆی ئامادە بکەن بۆ ئێرە و لە دوای ئێرە چونکە هاوڵاتی ئێستا لەسەر ئاستی هەموو جیهان بووە هاوڵاتێکی ئینتەرناشناڵ نێودەوڵەتی.
فممکنە لێرە هەرێکی کار دەست بکەویتن یان ئەو شەریکاتانی نێودەوڵەتی کە لێرەنەیان ئەسڵن بۆ خۆی لە دەرێ کار بکاتن فەبێ گەنجش خۆی ئامادە بکات بەتوانە بەس احتیمال لەسەر شەهادەی نەزەری زانکۆکانی ئێمە نەکاتن بڕیار بەدەستیش نوخبەش ئەبێ بازاری کارەکە بۆی ئامادە بکاتن هەبینی هەندێک جار گەنج ڕەنگە دەربچیتن سەنسە لە بواری تەکنۆلۆژیە هەندێک گەنج ئەفکاری زۆر جوان و بەقوەتیان هەیە بەڵام بازاری کار تحملی ئەو جۆرە پێشکەوتنەی ئەوان ناکە چونکە ئەو گرێدراوە بە هەموو جیهان بەڵام ئێرە هێشتا باش مراوحە ئەکات چۆن لەسەر قسەی بەڕێستان چۆن لەی هاوسەنگیەک ڕابگیرێت يعني دیسان ببینینی من عادەتەن بعدە تەنمیەوەکە بەو شێوازە دروست دەبیتن ئەبێ دیسان کاتێککە مناڵم حکوومەت مەقصدم ئەوە نییە بە ستایلە تەقلیدیەکە کلاسیکەکە تا بەس گلەی لە طرفی تر بکە من ئیمانم بەوە هەیە هەر سێ سەکتەر ئەبێ پێکەوە کۆمەلگای مەدەنی سەکتەری مەدەنی لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ حکوومەت هەرسێکیان پێکەوە بەرپرسن دەبێت دانیشن فکرکەن پلاندانن و تەنفیزی مەهامیش بکەن فدەبێ ڕوئایەک هەبیتن نخەبی ئێستا کۆکاتەوە وبزاین خۆمان پێناسە بکەین حتا ئابووری خۆمانش پێناسە بکەین ئەوە محتاجی ڕوئایەکی ئێمە باسی 5 یعنی 5 کەمە ئەمانەتن بۆ مەوزوعی پێناسەکردنی ئێمە لە دوای قۆناغی نەوت چ بکەین تا لە ئێستاوە تۆوەکان بچێنین تا ئامادەبوونێک دروست ببیتن بۆ ئایندە ئەمە باسی ژینگەکەیە لەگەل ئەوە طبعاً مناهجی تعلیمی دیراسی دێن کە جامیعاتی ئێمە معاهدی ئێمە یان تدریب میهنیەکە دووبارە چونکە منهجی ئێمە تا ئێستا چونکە کولتورەکە ئیشتراکی بووە خەڵکانێک دەردەچوون شەهادەیان هەبووە مەرجیە لە تواناکانی بازار باش بوو بیتن بەڵام حکوومەت هەموو کەسێک تەوزیفی دەکرد خلاص تۆ باش بیت تۆ خراپی لای من کێشە نییە شەهادەت هەیە خریجی بەکەلۆریۆسی دیبلۆمە خلاص وەرە ڕەسەن تعیین ببە هێشتا ئێمە لە ناو ئەو وەهمەشدا ئەژین هێشتا وا ئەزانین کە دەبێ وابیت ینی حکوومەت تعیینمان ناکاتن من تێدەگەم بۆ ئەو قسە هەیە بەڵام بەشێک ناڵم کولتورە و ئەوە نەبێتە ئەوەی کە چۆن لەی کەرتی تایبەت چۆن لەی دڵنیاییەک نادا بە گەنجەکان بۆ بازاری کات خۆی ڕاست ئامە بەس ناڵێم ناتوانم بەس بڵێم خەتای تەنها کەرتی تایبەتە کەرتی تایبەت دگێدراوە بە وەزع سیاسیەکە بەو هەلانەی کە ئەسڵەن حکوومەت و بڕیارەکان و سیاساتی حکوومەت ڕێگا ئەداتیان ناداتن ڕەنگە کابرا پارەی هەبیتن واوێ ئەوێ ئستیسمار بکات لە بوارێکدا بەڵام ئەرزیەتەکە مناسب نییە فبازارەکە زۆر تەسک یعنی میسالێکی گچکەت هەرچەندە لە بواری جغرافیانەک لە بواری مادینی کارە مثلا گەنجێک خریج جامعی سۆرانە بۆ نمونە ئەگەر نێتە ناو شاری هەولێردا نە ئەطرافی هەولێریش هەلی کار بە ئاسانی دەست ناکەیت جۆرە هەلی کارێک ئەسڵەن هەیە بەس لە سسی سنتەرەکاندا یعنی ئەو تەوازونە ئابوووریەش نییە لە نێوان شارەکاندا و ناوەڕاستی شار و دەوروبەری شار ئەوش هەرێمی کوردستان ئەگەر تەماشا بکەین بەپێی داتاکانی دەستەی ئەمەر بە کۆمەڵگەیەکی گەنج هەژمارەکرێت چۆن ئێمە سوود لەم توانە و تاقەیە وەربگرین چۆن ئەم گەنجانە بکەینە ژێرخانێکی ئابووری بۆ داهاتوو چۆن بەڕێستان وتت ئێمە دەبێت خۆمان ئامادەکەین بۆ قۆناغی دوای بازارینەوە چۆن ئەم توانایانەش سوودی لێ وەربگرین یەکێک لە شتە خۆشەکانەوەی من سەر من بیستومە بەشێک لەو لقاعاتانەدا هەبوویمە حکوومەت بە تەمای ڕوئایەکی بیسی دانێتن فەئەمە دڵخۆشکەرە کەواتە ڕوئایەک هەیە تا بیسی لە دیوی تر ئەزانم ڕوئایەک هەبوو بۆ 2020 تەبان و ئێستا ئێمە باسی ساڵی 2022 ئەکەین فمن ڕاستی نەمبینیوە مراجعەیەک هەڵسەنگاندنێکمان کردی بیتون بۆ 2020ەکە بەس ئومێدەوارم بتوانین ئەمە بکەین یان عەلەقەل بۆ 20ەکە شتێکی بەو شێوازە هەبیتن بۆ ئەڵێم ڕوئیا چونکە ڕوئیا وەکو ئەبیتە نەشیدێکی وەتەنی وەکو ئەی ڕەقیبەکە لێ دێتن کۆمان دەکاتەوە ئەزانین ئێمە بەرەو کوێ دەچین و تەحدیدی ڕۆڵەکان دەکاتن فمەطلوبە لە قۆناغی بێتدا طرفە حکوومیەکە کە محرکێکی باش بیتن بۆ ئەم بوارە ئەطرافی تری معنی بیان هەیەیتن و دوو جۆرە تەنمیە هەیە لەسەر ئاستی جیهاندا یەکێک پێڵەنە تەنمیە المنتەظەمە کە هەموو سەکتەرەکان پێکەوە بەڕێوە بی بەشێکی تریش تەنمیە غیر منتەظەمە کە سەکتەرێک دوو سەکتەر ئەگری بە تەرکیزەوە چەناودا تا بینە چیرۆکی سەرکەوتن دواتر لە دەوروبەری ئەواندا چیرۆکەکانی سەرکەوتن بوون ئێمە پێویستمان بە بەشی دووەمە فیەکێک لەو مەدخەلانە ئێستا ئێمە باسی تەکنۆلۆژیاکەن لە هایتێکزە ڕەنگە ئەمە مەدخەلێکی باش بیتن چونکە چوار مەدخەلی سەرەکی ئێستا بۆ کوردستان تەسەوور دەکەین باشە تەکنۆلۆژیایە شت و کاڵە گەشت و گوزارە لەگەڵ پیشەسازی ینی سوکەکان نەکە صناعات الثقيلة صناعات خفيفة على الأقل وەکو قۆناغیەکەن لەو چوار سەکتەرە پێویستە جوڵایەک بکەین ممکنە تەکنۆلۆژیا بیتە مەدخەلێکی ئێمە حکوومەتی ئەلکترۆنی دیجیتالایزیشن و ئەوانە و گەنجەکانی ئێمە ئەم ئیبداعاتانەی کە هەیەە لۆکەڵی و ئینتەرناشنەلی بۆی بچین ئەبنە چیرۆکەکانی سەرکەوتنی باش ئەمیتە مەدخەلێکی و واردێکی اقتصادی باش کوردستان هێشتا ناو سەر خەریتەی ئیقلیمی و نێودەوڵەتی وڵاتێک هەیە هەرێمێک هەیە گەنجەکانی ئەوان لەم بوارە ئەوە تاقات و ئیبداعاتی ئەوانە کافیە دووسێ لەو چیرۆکانەمان هەبیتن شتەکان لە دەوروبەری ئەو کەڵەکە ئابن
راپۆرتی ڕێکخراوە ناحوکمیەکان تایبەت بە گەنجان لە هەرێمی کوردستاندا 16 گەنجان لە هەرێمی کوردستان خاوەنکاری خۆیانن 145 گەنجان لە کەتی تایبەتدا کار دەکەن 112 گەنجان لە هەرێمی کوردستاندا بێکارن 110 گەنجان لە کەرتی حکومی کار دەکەن 110 گەنجان لە هەرێمی کوردستان بە شێوەی ئۆنلاین کار دەکەن 105 گەنجان بەردەوام کۆز دەکەن. ناوەندەکانی خوێندن دەتوانن ڕۆڵی کاریگەر دروستکەن لەسەر قوتابیان بە تایبەتی لە زانکۆ و پەیمانگاکان و گۆڕینی شێوازی وتنەوەی وانەی تایبەت بە بازاڕی کار و هەوڵەکانی وەزارەتی خوێنی باڵا چییە لەو بارەیەوە مامۆستایانی زانکۆ پێشنیاریان چییە بۆ ئەو بابەتە؟ کۆمپانیت مە نەبووینە دەستگا وەختێ نەبیتە دەستگا نەشێت کارێکی پرۆفشنال بکەیت کاری پرۆفشنال تو محتاجی گەنجای هەمیتە خۆ جیانە دەسەحکە شیانە توی گەنجی پاشی دێ لە خوددا مەزرینی لێ مخابن بگاوێ پرانیە کۆمپانیا وەختێ گەنجات دەنەشولی سەر بنەمایە عایلێ و هەواڵی و دوست و براتیە دەنەشولی نەسە بنەمایە کە ئەف گەنجی هەنێ چێ شارازەی چ زیرەکی و چێ دەستەڵاتی هەیە ئەڤەش نەحیا یاسایەوە شلای دیوە بابەتێ ئەو پارێ تێدادانە بۆ وان گەنجا کێ ئەم بژین حیمایەت و ضەمانەتە وان کەسات کرد مە یاسا یا کاری نینە کە ضەمانە وی کەسی بکات و ببینیت چەند ساڵە نەفسی کاری اوکی گەنجەکە من دامەزراند کۆمپانیەکێ ممکنە خوددانی کۆمپانیە پشتی درۆژە بۆ ئەبسەد سەبەب بشتە هەرەماڵا خۆ کی حیمایەتایی کرد ضەمان اجتماعی نەخێر ياسا ضمان اجتماعي نايا براورة الياسا كاري يا قطاع خاص يا ام بجني تقاعد قطاع خاص بالتاكيد هاني بيروي سراكي يجيانا وسكتاري تايبته بيشخصنا ولاطان دست بيت كات الكومبانيين بتشيك بروجين بتشيك بريكا جانجان ولاتي امريكا بيش كفتيا بريكا چه بريكا بيشداريا كاري بيشنگيا كاري كيش كار گنج هیچ تخریج نبوده زانکوی کمپانی هیا هیچ تخریج نبوده پیمانگه هی کارکی باش هیا و تشت فروشی بملايين دلار گنج بقابل دهوکی هنه گل زیرکن گل شارازانه الکردستانی خره کنه بس دهوکی کسکنینه و حوینید کسکنینه جهه کی پیدا بکرد بشت کرم که هجرا خوب دشولی زانکو خلاص بو خلاص ربط نبیناوی و زانکوی پیمانگه هی و دزگه دینینه کسک چه دزگهنین اینکیوبیشن با چه بکرد بجنه فترة الحضانة وقت تخانده خلاص کرد دوره داتا فیر بکم دابشیب چه نفکاری دا اف فتره نینه مخابنی و تاف گاوه مگرک محاوله که مگل پروپوزال پیشکشی کمپانیا کرینه ام حس که هنگ جهات چه بکن لی مخابن تاف گاوه کس نهات سرخط گلک بزنسمانا گلک کمپانیا وعد دانه ابد 4-5 ساله که تاف گاوه یکی بتنجی نهات سرخط درستاهی جاکنینه گنج هزرا خو کاری خو دست پی بکرد بله برانبری چه هیا وقتی به همین بن گنج چه کرد دی وقتی خودکیری بورینید دل نرگیله و کافی بورینید کیشا هرما کردستانش همی روی کیشا گنجان و کیشا نبونا دلیوین کاریه جوهر مشکل هرما کردستان دیت و دیتنا دلیوین کاریه بو گنجان زوربه کیشن هرما کردستان جاره سرد بن کی برپرسه بصراحت اوه پرسیارت وید ام بکن اره حکومت برپرسه اره گنج برپرسه اره کرد تایبت برپرسه اره زانکو برپرسه اره احزاب برپرسن اوه همی بگ و اتدوی ویواریدت بشک دارن کی ده چاره سریه بینیتن گلک جاره اف صحبت ما کری کی ده چاره سریه بینیتن حکمت اگه مدوید منوید مخصصه حزبیات ده و حزب تشین اداره بکن بو کرتی تایبت چه بکتن حکمت پیچنا بیتن وان همی گنجان دامزرینید اوه بابته که امیجه اکلا بوین پر صراحت اوه نابید بهته کرن و نشید بهته کرن و چه حکمت دنیا جی اوه نهاتیه کرن ایزن جاره سری چیه وید بزورینه کرتی تایبت چه کرتی تایبت هم بدهیم بری ها صلاحتا نه او استعابت کرتی تایبت دا اش افرو باشتر بو معنای چیه
لە هەرێما کوردستانی کەرتێ تایبەت جی بلند نەبووە کو استیعابا vê ji mara gencan biketin bihên delîva xwe bibînin. Ya sergencî tune ev ya pişêtin delîva bi xwe bibînîtin şiyanê xwe meharat yan desthelê em Girmanciya me bêjîne desthelê xwe zêde biketin delîvên karî dê destkevin. Bes çi ye hevrikî ye. Her gencekê hevrikiyê de bu peydakirina delîvê karî. Jîngeha me jî tu dizanî mabeyna duhokî divê til duhok bît. Hewlêr divê til hewlêr bît, Silêmanî divê til Silêmaniyê bîtin. Gencê duhok neşit çi delîva xwe li Silêmaniyê bînît. Yê Silêmaniyê neşiya delîva xwe li duhok bibînîtin. Ev jî babeteke ehtimala girêdayî wê communicationat mav bera da kêşeyeka diya me ya ku dê çareser kirin. ئاماری وەرگرتنی قوتابیان لە هەرێمی کوردستان لە ساڵی 2021-2022 28,252 قوتابی لە ڕێگای زانکۆلاینەوە وەرگیراون، 9,255 لە ڕێگای پارالێڵەوە، 6,960 لە بەشەکانی ئێواران وەرگیراون، 875 کەس لە ڕێگای سیستەمی ڕاستەوخۆیەوە وەرگیراون. کۆی گشتی قوتابیان بۆ زانکۆ و پەیمانگاکان تەنها لە ماوەی یەک ساڵدا 45,342 قوتابیە. هاوکات ئێستا لەسەر ئاستی تاک هەوڵێکی زۆر دراوە بۆ ئەوەی گەنجان برە و بەتوانەکانی خۆیان بدەن و چەندین داهێنانی جیاواز ئەنجام بدەن، بە تایبەتیش لە ڕووی تەکنەلۆژیاوە. منیش یەکێکم لەو کچانێک کە باوەڕم بە توانەکانی خۆمە بوو، سیقەم بە خۆم بوو، هەستم بە دانانی فکرێک کە سەیرم کرد چ شتێک هەیە کە بتوانم یارمەتی خەڵکی بدەم. فکرەکەی من لە چی هاتووە؟ هەم خێرخوازی بێتن، هەم وتام دڵی کەسێک خۆشکەم و ناوی پرۆجێکتەکەشم لەوەی هاتووە کە هیوایەک ببەخشم بەو کەسانێک کە هیوایان لە دەستاوە. هانتۆبۆتەکەم ڕەبتە بە عەزەڵەی مرۆڤەوە، پاوەر لە عەزەڵەی مرۆڤەوە وەردەگریتن، بە EMG سەنسەر بە عەزەڵەی مرۆڤەوە ڕەبت دەکەم. وام کردووە کە هەر هیچ نەبێتن ڕۆژانە بتوانێتن ئاوێک بخواتەوە، سارە لێ بخورێتن، قەلەم بەدەست بگرێتن و هەست بە دڵخۆشیەک بکاتن. ئەوە فکرەی منە. ئەگەر هیچ نەکەم لەوانەیە زۆرینە کەسێک بڵێتن دووبارەیە، بەس بۆ من دووبارە نییە، بۆ من واز دەکەم شتێکی نوێیە، چونکە ئەوەندەی تەماش دەکەم نییە لێرە. هیوادارم لە داهاتوو پاڵپشتیمان بکەن و لەگەڵ قوتابیەکان من زیاتر. لە وڵاتی خۆمانە مەجموعەیە گرفت دێتە بەردەمت ئەبێ هەموو جارێ لەگەڵ یابێت و هەوڵ بێ حەلیکەیت لە بەرەوەی کە لە وڵاتێکین لە دواوین لە چاو تەکنۆلۆژیای دنیایەکە هەیە. یەکێ لەو گرفتانە ئەوەیە کە کۆپیڕایتمان نییە. هەرچ کەسێ بە فکرەیەکی تازە دێتە ناو بازارەکە زۆر ئاسانە بۆ یەکێ کە فکرەکە ببات و بە پارێکی گەورەتر بێتە ناوەوە. تەنانەت ئەگەر توانای ئەو منافسەش کەمتر بێ بە خێرای پارەکەی کە ئیخاتە ناو مارکتینگەوە ئەتوانێت زیاتر بەدەست بێنە. لەبەر ئەگەر حکومەتی عێراقیش لەویە پارە و بوجەمان بۆ نەنێرێ، هەر کەسە لە جێگای خۆیان بتوانێت کەل و پەلێک بفرۆشێ بە جنوب ئەو پارەیە ناوڕاستەوخۆ بێتەوە ناو کوردستان و هەر لە ڕووی خۆمانەوە کە سێریکەین 36 مانگە کە ئێمە بەردەوامی بە ئیکارکردن 15,000 سیارە کە ڕەتی 16,000 دلار و 500 بکە سەر و نازام 30 میلیۆنە غەڵەت نەبم لەوە ئەچێ 30 میلیۆن یان 300 میلیۆن دلارە ئەبێ دوای بە حەسی بە حسابی کەم. بەس ئەگەر 30 میلیۆن دلاریش بێ بڕێکی زۆر زۆرە بۆ کۆمپانیایەکی تاک کە وەکو 4 گەنج خەریکین بە بێوەیەکی هیچ داهاتێکمانە بێ ئەمە بینە ناو کوردستان و تەسەوڕەکەمەوە بەرچاو بگیرێ زۆر گرنگە بێ بۆ گەنجانی داهات. دەرفەتەکانی بازاڕی کار بۆ گەنجان هێندە فراوانە لە هەرێمی کوردستان کە ئێستا بەڕای شارەزایانی بواری پەرەبێدان دەتوانن باشترین دەرفەتەکان بۆ خۆیان دەستەبەر بکەن و ببنە خاوەنکاری خۆیان و چەندین هەلیکاری تریش بۆ گەنجان بدۆزنەوە. ئێوە کەسانی شارەزان لە نزیکەوە ئاگاداری دۆخ و ڕەوشی گەنجانن، چۆن پەرە یاخودهانی گەنجەکان بدەین لە هەرێمی کوردستاندا؟ پرسیارێکی زۆر قورسە، بەڵام سەراحەتەن زەرورە، گرینگە لەبەروەی گەنج سەرمایەیەکی لە بنەهاتووی هەموو خاک و نیشتیمانێکیە. ئێستا گەنجەکانمان مەسەلەن لە زۆر وڵاتانی بێگانە کە دەرگاکانیان بۆ ئاڵاکراوە و دەچن لەوێ دەمێننەوە، هۆکارەکەی ئەوەیە کە گەنج بڕبڕی پشتی اقتصادی هەموو وڵاتێکە.
بۆیە زۆر گرینگە کە ئێمەش بتوانین دەست بە و سامانە مرۆیەوە بگرین چۆنیەتی پەرەپێدانی ئەو سامانە مرۆیەی هەندێکی دەکەوێتە سەر لایەنە پەیوەندیدارەکان وەکو حکوومەت وەزارەتە پەیوەندیدارەکان تەربیە و تعلیم وەزارەتی خوێندنی باڵا ئەوە بەشێکی سەرەکیە کە حکوومەت دەبێت پلانی بۆی هەبێ بەشێکیشی دەکەوێتە سەر تاک خۆی گەنجیش دەبێت ئەو درکە بکات کە بەڕاستی بازاڕی هەلی کار دەستی کار گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەو توانانەی کە پێشتر شەریکات و کۆمپانیاکان داوایان دەکردن ئێستا گۆڕانکاری بەسەردا هاتووە مختصر گوتنی ئێستا سیڤیەکان دەبێت زۆر بەهێزتر بن لەوەی کە پێشتر ئێمە عرزمان دەکردن بۆیە ئێستا زۆر گرینگە ئەو دوو ڕەهەندە ڕەچاو بکرێت لایانی پەیوەندیدار و تاکەکانیش خۆیان هەست بە ئەوە بکەن کە دەبێت بەرەو پێشچوونی تاک واجبێکی سەرشانی خۆشیانە شەبابەتێکی زۆر گرنگەیە کە خۆشت ئاماژت پێکرد لە هەرێمی کوردستان چۆن لەی بۆ دۆزینەوەی دەرفەتی کار یاخۆت بژێوی ژیان هەنگاونراوە بەرەو کەرتی تایبەت بەڵام لە هەمان کاتیشا ئەگەر باسی بکەین لە کەرتی تایبەتیشا کۆمەڵە کەم و کورتی هەیە کۆمەڵەیە مەرجی قورس بۆ گەنجەکان دادەنرێت چۆن لایانی سەرەکیش حکومەتی هەرێمی کوردستانە بەڵام چۆن ئەم گەیاندنە ئەم بەستنەوەیە هەم گەنجان بە بازاڕی کارەوە هەمیش ئەم ئاسانکاری و لێک تێگەیشتێکی باش هەبێت لە نێوانیانە ئەمانە چی بۆ بکرێ باشن بێگومان حکوومەت چۆن دەتوانێت دەستی کاری خۆماڵی وا پێ بگەێنێت کە لە بازاڕی هەلی کاردا ئەم بۆشاییە پڕکاتەوە لە ڕێگای تعلیم و تەربیەوەیە وەزارەتەکانمان دەکرێت بە وەکو بەردێکی بناخە خصوصەتەن لە قۆناغە سەرەتاییەکان ئیشی لەسەر بکرێت منهەجەکانمان جارێکی تر پێداچوونەوەی پێ بکرێت کە چۆن بتوانین تاکەی وڵاتەکەی ئێمە وا بنیاد بنێین کە ئەگەر باسە تەکنۆلۆژیا بکەین چۆن بتوانێت لە ڕوانگەی تەکنۆلۆژیاوە تاکێکی هۆشیار بێت تاکێک بکە بتوانێت بەکاری بێنێت بە شێوازێکی دروست و بیتوانێت لە خزمەتی خۆی و لە خزمەت ئایندەی ئیشەکەی خۆی دابیکات ئەمە ئەرکێکی سەرەکی حکوومەتە کە بتوانێت پێداچوونەوەی ڕاستەوخۆ بە پلانی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی تەربیە دابڕێژێت کە چۆن بتوانین منهەجەکانمان شێوازی فێرکردنی قوتابیەکانمان و ئەو متریال و کۆنتنتەی کە ئێمە دەیدەین بە تەڵەبە لە زانکۆ چۆن بتوانین بیرەخسێنین لەگەڵ واقعی ئەرزی کاردا و ئەو بازاڕە چی دەخوازێت هەنگاوی یەکەم دەبێت لەوێەوە دەست پێ بکات ئەگەر گەنجێک بیەوێت گرنگی بە خۆی بدات چۆن لای پەروەردەی خودت یعنی ئەو بکە دەتوانێت لەم هەرێمی کوردستانەیە کاری سەر بەخۆی خۆی هەبێت یاخود لە کەرتی تایبەتایش بکات گرنگە بێگومان دەرفەتی زۆر زێڕین هەیە ئەمە ڕۆژانە دەبینین لە بەرەوەی بەڕەغمەوەی کە لاقێکمان لە ئەکادیمیایە و لاقێکشمان لە بزنس و بازرگانیدایە گاپ و بۆشاییەکی لە ڕاددە بە دەر هەیە کە خەڵک دەتوانێت بیرۆکەی خۆی تێدا تاو بدات بەڵام پێویستی بە بڕوا بەخۆبوون هەیە پێویستی بە سکیل هەیە پێویستی بە ئەوە هەیە کە ئەو تاکە بتوانێت بیرۆکەی جوان و ڕێکوپێک بێنتە سەرکارەوە پێویستی بەوە هەیە کە ئیش لەسەر خۆی بکات ئێمە دەڵێن لە ڕوانگەی ئابوووریەوە هەموو نەوع ئیسtismار و ئینڤستمنتێک مەترسی لەسرە تاکە ئیسtisمارێک کە مەترسی لەسەر نییە ئیسtisمارکردن لە خودی خۆتدایە کە ئەوە ریتێرن و ئینڤستمنتەکەی واتە ئەو پارێکە لە ئایندەدا تۆ بەدەستی دێنیەوە بێگومان دەقات و سەدقاتە هێزی کار لە کەرتی حکومی و تایبەت لە هەرێمی کوردستان لە نێوان تەمەنەکانی 16 بۆ 65 ساڵی کەرتی حکومی بە ڕێژەی 145 کەرتی تایبەت بە ڕێژەی 155 تەنها لە ماوەی 3 ساڵدا و لە تەمەنی کابینەی نوێمدا 115,000 دەرفەتی کار لە کەرتی تایبەت بۆ گەنجان ڕەخساوە.